لە بیسک سکۆڵین بریتیش ئینتەرناشنال سکۆڵ لە هەولێرین بۆ پێشکەشکردنی خولێکی دوڕۆژی دەربارەی ترست ئەند تیم بیلدین دروستکردنی تیم لە ناو ئەم خوێندنگایەدا. خۆشبەختانە ترینینەکە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە دەچێت بەشەکانی مامۆستایان و بەشی بەڕێوەبردنیان کارلێکردنێکی زۆر باشیان هەبوو پێکەوە کامەوەی کردووە تیمێکی زۆر باش دروستکەن و کاری بە کۆمەڵ و بە تیم بکەن کە ئەمەوا دەکات بەرەو پێشچوون ڕووبدا لە خوێندنگەکەیان تا بۆ بتوانن خزمەتێکی باشی خوێندکارەکانیان بکەن. کە بەمای پیشاندا کە لەکوێ بتوانین ئاکشن وەرگرین لەکوێ بتوانین پرۆئاکتیو بین تا چه هەنگاوەک بتوانین پرۆئاکتیڤی خۆمان پیشاندێک لە ئەوەی کۆمپانیایەکە بەرەو پێش بچین. This training, we are going to use how to do the smart trust, how to be a good leadership in order to get the trust for your employees.